دوباره پیرۆزە ساڵ ڕۆژی لێدایکبوونی کاکە محەممەد سەتۆ مەرزانی بوونت بە 27 ساڵ پیرۆز و تەمەنت 1000 ساڵ ئینشاءالله. پیرۆز بێ ئەمڕۆ ئاهەنگی تۆیە، پیرۆز بێ محەممەد ئەمڕۆ ئاهەنگی تۆیە، پیرۆز باید لێ دەکەم ڕۆژێکی پڕشکۆیە، ڕۆژێکی پڕشکۆیە، پیرۆز باید لێ دەکەم ڕۆژێکی پڕشکۆیە، ڕۆژێکی پڕشکۆیە. پیرۆز بێ ڕۆژی لەدایک بوونت، پیرۆز بێ محەممەد ڕۆژی لەدایک بوونت، هەمویان دڵیان خۆشە کەمانای هەیە بوونت، کەمانای هەیە بوونت، هەمویان دڵیان خۆشە کەمانای هەیە بوونت، کەمانای هەیە بوونت.